ئامادە بۆ بەڕێزەکە میمانەوە شەویستەکە بە نامەی ئەرمەزیا و کەریم و عەلەکەیەوە خێرامای گردی تاکەر و پێ ئامادەبووی جە ڕێزلێنان کە قەڵەبێ و دیار و ئی وڵاتەیە ئامادەبوانی بەڕێز میوانە خۆشەویستەکان زۆر بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕێز جەنابی پارێزگاری هەولێر زۆر بەڕێز کاک فەرەنگ غەفوور بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری هەولێر زۆر بەڕێز کاک عەبدوڕەحمان فەرادی سەرۆکی یەکێتی نووسەرانی کورلقی هەولێر میوانە عەزیزەکان هەموو لایەکتان بەخێر بێن سەر و سەرچاو وەک دامەزراوەی کەریمی عەلەکە شکۆمەند و بەختەوەرین کە ئەمڕۆ لێرە لە پایتەختی هەرێمی کوردستان ڕێز لە قەڵەمێکی ئاوەدان نووسەرێکی بەئەزموون و بەتوانایانین لە ڕاستیا بەڕێزان ئەگەر سەیرێکی مێژووی خۆمان بکەین هاوڕێک لە مێژووی خۆمان بینەوە بەداخەوە هەمیشە نووسەرەکانی ئێمە داهێنەرەکانی ئێمە بە هەر هۆکارێک بێ لە ناومانە نەژیان و بە جیان هێشتوین و بەداخەوە بەشێکیش لەوانە سەرنجام بۆ غەریب بوون ئەگەر بە نمونە باسێک لە نالی بکەین پیرەمێرد وەکو نمونەیەک وەرگرین مامۆستا جەمال نەبەست وەکو نمونەیەک وەرگرین مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس دکتۆر مستەفا زەڵمی و دەیان و سەدان نووسەری تر و ناوی تر ئەتوانین بە نمونە وەرگرین کە بەداخەوە لە ناومانە نەشیان ئاراوگەیان هەڵبژار کە دڵنیام ئێوەش ئەزانن کە ئەمە هۆکاری خۆی هەیە و بەداخیشەوە بەشێک لەم گۆڕغەریبەی نووسەرانەوە دیوانی ئێمە گوازراوەتەوە بۆ ناو هەم ئەدەبی زارەکیمان و بۆ هەم ئەدەبی نووسراومان ئەگەر سەیر بکەین لە ناو ئەدەبی زارەکی ئێمەیە بە دیاریکراوی لە پەندی پێشینان وتەیەکەیە ئەڵێ هەمیشە کورد زیندوو کوژی مردووپەرستە و بەداخەوە دیسانەوە لە ناو ئەدەبیاتی نووسراوی ئێمەیە بەدەیان نووسەری ئێمە ئاخ و داخ و حەسرەتیان بۆ ئەوە هەڵڕشتووەکە لە سەردەم و کاتی خۆیانە لە ناو میلەتەکەی خۆیانە قەدریان نەزانیە و سەرنجامی ئەو قەدر نەزانینەوەی کردووە کە ئێرە بەجێ بێڵن بڕۆن لە تاراوگە یا لە وڵاتانی چواردەور یا لە شارەکانی تری ئەم ناوچەیە بژین و سەرنجامی شۆکوتن گۆڕغەریب بن ئەگەر سەیرکەین گۆران لە شیعرێگەڵێ لە ناو قەومی بەسیتە نییە قەدری سەڵاتکار وەکو عەکسی قەمەر وایە لە ناو ئاوێکی لیخنە کە ئەوە داخ و حەسرەتی یەکێک لە نووسەرانی ئێمەیە بۆ ئەوەی کە ئێمە هەمیشە نەمانتوانێ وەک پێویست ڕێز لە داهێنەرەکانی خۆمان بگرین بەڕێزان ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە لە ماوەی ساڵانی ڕابردووە هەوڵماندا هەموو ئەم هاوکێشانە ئاوەژوو بکەینەوە وا بکەین نووسەرانی ئێمە داهێنەرەکانمان تێکۆشەرەکانمان دەستە سیاسیەکانمان تا لە ژیانان ڕێزیان لێ بدەین بۆ ئەوەی بە چاوی خۆیان بیبینن کە میلەتەکەیان پێزانینی بۆ کارە هەیە کە ئەوان لە ژیانیانە تەمەنی گەنجی خۆیانیان پێبەخشی و نەوەکانیشیان بیبینن ئەو کارەی کە باو باپیرانی ئەوان کردویانە دیسانەوە جێگەی پێزانین و قەدرزانینە بۆیە هەوڵماندا لە چەند کەناڵێکەوە خزمەتی نووسەر و داهێنەرەکانی خۆمان بکەین کە من سەرستان بۆ سێ کاریان ڕاکێشم ئێمە هەر زوو پرۆژێکمان دەست پێ کرد بە ناوی پرۆژەی پۆستەری ناودارانی کورد کە یەکێک لە نمونەکانی بەم نەسەیەوە هەڵواستراوە کە بۆ مامۆستا حەمەکەری مەورامیمان کردووە ئەو پرۆژەیە 1000 پۆستەرە 1 ملیۆن پۆستەرە بۆ 1000 کەسایەتی کورد بەبێ جیاوازی لە هەموو پارچەکانی کوردستان کە ئەوە هەوڵێکە بۆ ئەوەی ناوی نووسەرەکان بە زیندوی بێڵینەوە و وا بکەینەوەی نوێش ئەو نووسەرانە بناسێت پرۆژەیەکی کەمان هەیە بە ناوی پرۆژەی پەیکەر بۆ ناودارانی کورد کە هەوڵمانداوە لە زۆرێک لە شار و شارۆچکەکان لە باخچە و کوچە و کۆڵانەکان پەیکەر بۆ دیسانەوە ئەو کەسایەتی و ئەدیب و نووسەر و تێکۆشەرانە بکەین بۆ ئامانجەی ڕۆژانە بیان بینین لە بەرچاومان بێناوەکانیانمان لە بیر نەچێتەوە وە جیا لەوەش لە کۆمەڵێ چالاکی دیدار کە
لە ماوەی ساڵی ڕابردووە توانیمانە کۆمەڵە دیداری زۆر باش ئەنجام بدەین وامان کردو هەریەکێ لەو دیدارانەش بە ناویەکێ لە نووسەر و کەڵە ئەدیب و پیاوە گەورە و ژنە گەورەکانی خۆمانەوە بێ هەموو ئەم کارانە بۆ ئەوەیەکە لە ڕاستیە ئێمە ئەو نەریتە بشکێنین کە ئیتر زیند و کوشی مرد و پەرست بین وا بکەین هەتا لە ژیانان قەدریان بینەوە ڕێزیان لێ بنێین من سەرنجتان بۆ یەک چیرۆکی زۆر پڕڕاکێشم بە ڕێزان دوو مانگ پێش ئێستا هاوڕێک پێی وتین کە یەکێ لە نووسەر و داهێنەرەکانی ئێمە لە کرماشان بە ناوی مەنسوور یاقوتی کە خاوەنی کۆمەڵێک بەرهەم و شاکاری گەورەیە بەڵام بەداخەوە بە فارسیەی نووسی بەڵام هەموو خەیاڵ و ڕوویا و کارەکتەر و نووسینەکانی کوردی بوو لە ناو دنیای ئەدەبی فارسی شاناوێکی گەورەیە بە منیان وتیان نەخۆشە لەسەر جێگایە بەڵکو فریاکەوی بچی سەرێکی لێبەی لە شاری سلێمانیەوە ڕۆشتم بۆ کرماشان بۆ لای بەداخەوە تووشی سەڵەتان ببوو لە ژوورێکی لاچەپەک کەوتبوو هیچ کەس ئاوڕێ لێ نەیابووە لە کاتێکە ئەم پیاوە ساڵانێکی زۆر بەس لەبەر ئەوەی کە کوردە لەسەر کوردایەتی ژیرا بوو زیندانی کرابوو چوون بە خزمەتی بە ئەدەبەوە هەردوو دەستی ماچ کرد پێم وت سپاس بۆ ئەو تەمەنەی کە تۆ بە وشە و بە ئەدەبیاتی کوردی بەخشی ڕێزلێنانێکم پێبەخشی لەگەڵی چەند وێنەیەکم کرد باوەڕەکەن ئەمن لە چاوەکانیان ئەوەمە خوێندەوە کە پێم بڵێ سپاس بۆ خوا کە نەمردم کورد ڕێزی لێنام کورد قەدری گرتم بۆیە من داواکارم لە هەموو دەستگا کولتوریەکان لە وەزارەتی ڕۆشنبیری لە هەموو ئەو شوێنانەی کە خەریکی کاری کولتوری ڕۆشنبیرین با ئەمە بکەین بە نەریت ڕێز لە داهێنەرەکانی خۆمان بگرن هەتا لە ناومانان هەتا لە ناومانە ئەژین من زۆر کاتان ناگرمەوەی بەڕێز زۆر زۆر بەخێر بێن بە ناوی دکتۆر تاها ڕەسوڵیشەوە زۆر زۆر بەخێراتتان دەکەم کە بەداخەوە بەوەی سەفەرێکی دەرەوەی وڵات نەیتوانی لێرە ئامادە بێت پیرۆزبایەکی گەرم لە مامۆستا حەمەد کەریمەکە و دنیام زۆر لەوە زیاتر قابلیەتی کە ئەمڕۆ ئێمە لێرە کۆبووینەتەوە بەڵام بۆ ئەمڕۆ بۆ ئێستا ئێمە هەر ئەوە نەمانتوانی سوپاس بۆ ئەو کەمەنەی کە بە ئەدەبیات و بە نووسین و بە وشە و بە ڕۆشنبیری کوردی بەخشی ئێوەی بەڕێزیشە بەخێر بێن سەرسەر و سەرچاو